هاوڕێ ئەحمەد ساڵحی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵەمان لەگەڵ دەبێت. کاک ئەحمەدم کاتت باش، زۆر سپاس دەکەین بۆی کە بەشدارن. زۆر سپاس، هەموو کاتێک و باش. منیش سڵاوم هەیە بۆ ئێوە و هەموو هاوکارانتان لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بینەرانی خۆشەویست و هەموو خەڵکی ئازادی خوازی کوردستان. زۆر سپاس دەکەین. کاک ئەحمەد، هەموو میوانەکان زۆریان باسییان لە جیاوازی ئەم بانگەوازە هاوبەشەی حیزب و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کرد و جیاوازەکەی کە ئیشارەیان پێکرد ئەمە بوو پێش لە کردەوە کە پێش لە ڕووداوەکە کۆدەنگیەک پێک بێت. پێم باشە سەرەتا پێم بڵێ ئەم کۆدەنگیە چۆن بوو پێکات، ئەم بڕیارە چۆن بوو درات؟ ڕاستیەکەی ئەو کۆدەنجیە بە بڕوای من کەم و زۆر پێشتریش هەبووە، بەڵام ئەو جارە تۆزێک بەرفراوانتر بووە و ئەوەش دەگرێتەوە سەرەوەی کە واقعاً لە خەڵکی کوردستان فێر بووین. یعنی حیزبە سیاسیەکان لە شۆڕژی ژیان ئازادی دەبێت دەرسیان وەرگرت بێت کە خەڵکی کوردستان هەموو متحد و یەکگرتووە، هەموو بەیەکەوە هاو ئاهەنگە، بەیەکەوە خەبات دەکا، بەیەکەوە تێدەکۆشێ، کەوا بێ مەفروزە هێزە سیاسیەکانیش بەو شێوەیە بن. جیاوازیان هەیە، اختلافی سیاسیان هەیە، هەرچی هەیە و لە جگای خۆیەتی، بەڵام بۆ کار لەگەڵ خەڵکی کوردستان، بۆ خەبات دژی جمهوری ئیسلامی ئەوە پێویستە کە هاودەنگ و هاو ئاهەنگ بن، بە تایبەت بۆ خەباتێک. دەی بۆ ئەوە دیارە یەکەم فشارێکە کە خەڵکی کوردستان دروستی دەکات، دووهەم هەموو چالاکوانان و خەباتکارانی مەدەنیش لە ناو و لە دەرەوە تەلاشیان کرد لەو پێناوەدا. ئەو تەلاشەی ئەوڕۆ دوێنێ و پێرێژ نییە، دەمێکە ئەوانیش کار دەکەن لەسەرەوە و هێزە سیاسیەکانیش بۆ خۆیان بەوە گەیشتون کە دەبێ بۆ مەبارزە و خەباتکردن بە دژی ئەو ڕژیمە و بۆ ڕووخاندنی دەبێ اختلاف و کێشە نەزەریەکانیان بخەنە لاوە فعلەن ئەوە بۆ جگای خۆی. بەڵام ئاخرین شت ئەوە بوو کە لە بروکسل کۆبوونەوەیەک دروست بوو، دیارە دەست پێشخەریەکەی کەنەکە داوەتی کرد بوو، بەڵام ئێمەش کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران بە هێزێکی زۆرەوە دەتوانم بڵێم، ینی زیاتر لە خەڵکی دیکە سێ ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە بەشداری ئەو کۆبوونەوە بوون و هەموو هەوڵ و تەلاش شیشمان ئەوە بوو. دیارە کۆبوونەکەیان بۆ مەبەستێکی دیکە بوو، بەڵام هاوکات بوو لەگەڵ ئەو ڕووداوەش، بۆیە ئێمەش تەرکیزی تەواومان کرد و هەوڵی تەواوماندا کە بەشکم ئەو کۆدەنگیە دروست بێ و خۆشبەختانەش دروست بوو. بەڵێ زۆر جێگەی دڵخۆشیە هەم بۆ هەموو لایەک و بۆ خەڵکی کوردستانی. ژەم پرسیارەشم بۆ ڕێستەی بەڕێستان کرد کە خۆتان لەم کۆبوونەوەیدا بوون و بەشدار بوون، بۆی پێمان باش بوو کە ئێوەش قسەی لەسەر بکەن. کاک ئەحمەد، ئەم مانگرتنە لەم بارودۆخە مێژووی کۆمەڵاتی کە ئێستادا کە ئەگەر چاوی لێ بکەین چ گرنگیەکی هەیەوە دەبێت بەڵای ئێوە چی بکرێت، چەندە کار بکرێت بۆی کە کۆماری ئیسلامی ئاوا ڕاحەت نەتوانێت دەست بەرێ بۆ جنایەتیەوە؟ هەرو کارانە بگرێت کە ئێستا خەریکین دەیکەین، ئەوەی کە چەند ڕۆژە کراوە و من خۆشببینم بەوەی کە پێم وایە دەبێت ئامادە بین کە سبەینە بەیانی پیرۆزبایی سبەینی ئێوارە پیرۆزبایی بکەین لە خەڵکی کوردستان بۆ سەرکەوتنیان جارێکی دیکە بەسەر کۆماری ئیسلامیدا. ئەو ڕژیمە پێناسەکەی ئەوەیە، ینی پێناسەی ئەو ڕژیمە کوشت و بڕ و قەتڵ و عام و ئەعدام و سەرکوتە. پێگومان وایە ڕۆژ بە ڕۆژیش ئەوەی هەر پەرە پێداوە کەمیا زۆر هەر وەختیشی مەجای بووە، بەتابێت ئەو سەردەمەش کە لە هەموو لایەکەوە ئەژنۆی شکاوە، ئەنی لە دەرەوەی سنوورەکان ماوەتەوە پشتیشی بشکێک لە ناوەوە کە هیوادارم ئەو نەوع شۆڕشانە ئەوەشی بەنەتیجە بگەێنێ، دوور نییە ئەو ڕۆژە. بۆیە خەڵکی کوردستان ئامادەگی تەواویان هەیە، ئەگەر چی حتمما کێشە و مشاکلیش هەیە، مثلەن فشار دەکەوێتە سەر خەڵکی پێکار و
زەحمەتکێش و دەرامەت وها خەباتێک بەڵام واقعاً ئەرزشی هەیە یعنی نەجاتدانی ژیانی ئینسانەکان نەجاتدانی ژیانی دوو ژنی فداکار دوو ژنی مبارز خەباتکار غەیرەز خۆشەویستی بۆ خەڵکی کوردستان و ژیان خاهانی ژیان و خاهانی ئازادی هیچی دیکە لە پەروەندەیاندا نییە کەوا بێ ئەرزشی خۆی هەیە کە خەڵکی کوردستان بە هەموو توانایانەوە سپینیش ئەو ڕۆژە وەکو هەموو مانگرتنەکانی دیکە بشکۆداری بەڕێکن لە ماڵەوە بمێننەوە نەچنە سەر کار و فعالیت ڕۆژانەیان و بەم شێوەیە کۆماری ئیسلامی جارێکی دیکە بە چۆک دابێن وی پێش بگرین بەوەی کە لەوە زیاتر نەتوانێت ڕۆڵەکانی خەڵکی کوردستان و هەموو خەڵکی ئێران بەم شێوە ئینسانانە بۆ جۆرە لە سێدارەدا هەڵواسیە و لەناو ببە. زۆر باشە وەکو دوایین پرسیار کاک ئەحمەد ئەو لایەن و کەساتیانی کە یەکدەنگ و یەک هەڵوێست هاتوونەتە پشت ئەم بانگەوازەی کە دەرکراوە بۆ مانگرتنی گشتی لە ڕۆژی چوارشەمە لە کوردستان بەڕایەوە چ پەیامێکی تایە؟ پەیامێک کە لەو هاودەنجێدایە ئەوەیە کە نیشان دەدا خەڵکی کوردستان و هێزە سیاسیەکان و فعالینی سیاسی لە دەرەوە و ناوەوە هەرچی دێ زیاتر لێک نزیک دەبن زیاتر لێک تێک دەگەن و بەوە دەگەن کە ئەو ڕژیمە تەنیا ڕێگای ڕووخاندنی و لە گۆڕنانی ئەو ئیتحاد و بەیەکەوە کارکردن و لێک نزیک بوونەوەیە. ئەگەرچیم لە پێشدا باسم کرد تەفاوەتی سیاسی هەیە جگەی خۆشێتی جگای ڕێزیشە ئەم خەڵکە هەمووی نە یەک شعاری هەیە نە یەک ئیدۆلۆژی پەیڕۆ دەکات نە یەک باوەڕیان هەیە بەڵام لە یەک شتدا هاودەنگین لە یەک شتدا تەوافقمان هەیە ئەویش لە ناوبردننی ئەو ڕژیمەیە کە ساڵەهایە خەریکە دامان دەپەلۆسێ قەتڵعاممان دەکاو لە ناومان دەبە ئەوە پێمان دەڵێ کە دەبێ لەو پێناوەدا لێک نزیکتر بین یەکگرتووتر بین هێشتاش ئەگەرچی بەشی زۆر بەشی بەرچاوی هێزە سیاسیەکانی خەڵکی کوردستان یەکدەنگ فراخانیان داوە و خەڵکی کوردستان بۆ خۆیان ینی پێشقەدەم بوون لەوەی کە ئێمە ئەو کارە بکەین بەڵام بەشێکی دیکە لە هێزە سیاسیەکانی کوردستان یا هێزە سەراسەریەکانیش هێشتا ماوەکە ئەگەرچی ئەوانیش غەیری مستەقیم هەر پەیوەندن ینی هاودەنگن لەگەڵ ئەو مانگرتنەوەوانیش کاری خۆیان دەکەن بەڵام نەتوانراوە کە هەمویان وەسەرێک خێوەکو ئەو بەشە لە هێزە سیاسیەکان کە لە کوردستان ئەو فراخانیانداوە هیوادارم ئەوەش لە داهاتوودا بۆ جاری داهاتوو بۆ جاری ئایندە چونکی جار لە جارێ باشتر ینی بەهێزتر هاتووینە مەیدان و ئەو بەهێز هاتنە مەیدانە نیشان دەدا کە جار بە جارێش جمهوری ئیسلامی پتر دەتوانین پاشەکشە پێ بکەین ئەوەی کە مەسەلەن جاران جەنایەتەکەیان دەکرد جامانمان دەگرت جا احترازمان دەکرد ئەوەی کە ئێستا پێش جەنایەتەکە وە خۆکەوتوین پێش جەنایەتەکە دەمانەوێت بەری پێ بگرین ئەوە هەنگاوێکی گرینگە کە منزورم وایە بڵێم جار بۆ جارێ ئێمەش شارەزاتر و ژیرانەتر بۆ مەوزوعەکە دەچین هەر بەو هیوایە کە بەیانی شاهیدی سەرکەوتنی گەورە بین لە کوردستان. زۆر زۆر سپاس بۆ بەڕێز کاک ئەحمەد ساڵحی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە سپاس بۆ شاریتان.